پزیشکێکی دەرونی بەهۆی توشبوونی بە نەخۆشی دەرونی کۆتایی بە ژیانی خۆی هێنا. ئازارێکی قورس و چاڵە لە هەمان کاتیشدا سەیرە و جێی سەرنجە کە دکتۆری چارەسەری نەخۆشیە دەرونیەکان بیت، بەڵام خۆت تووشی نەخۆشی دەرونی بیت و کار بگاتەوە شوێنەی خۆت بەدەستی خۆت کۆتایی بە ژیانت بهێنیت. ئەمە چیرۆکی ژیانی دکتۆرێکی خەڵکی بەسڕەیە کە ئەمڕۆ ڕوویدا. ئەمڕۆ سێشەممە عەقیل ئەلفەریجی سەرۆکی لێژنەی ئەنجومەنی پارێزگای بەسڕە ڕایگەیاند پۆلیسی پارێزگای بەسڕە دەستی بە لێکۆڵینەوە لە گیان لەدەستدانی ئافرەتێکی پسپۆری نەخۆشیە دەرونیەکان کردووە کە بە شێوەیەکی سەرسوورهێنەر گیانی لەدەستاوە. دکتۆرەکە ناوی بانزیاد تاریقە لە سەرەتاوە گومانەکان بەو شێوەیە بوون کە لەلایەن کەسێکەوە کوژرابێت، بەڵام دواتر کەسوکارەکەی ڕایانگەیاند کە کچەکەیان خۆی کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. کەسوکاری ئەو دکتۆرەیە ڕایانگەیاندووە کچەکەیان خۆی دکتۆری دەرونی بووە، خزمەتی بە کەسانی توشبووی نەخۆشی دەرونی دەکرد، بەڵام ماوەیەک بۆ خۆی تووشی نەخۆشی دەرونی بوو بەدەست نەخۆشیەکەیەوە دەیناڵان تاوەکو کار گەیشتە و دۆخەی کۆتایی بە ژیانی خۆی پێنێت. هەرچەندە ئەمە حاڵەتێکی دەگمەنە لە توشبوونی پزیشکی دەرونی بە نەخۆشی دەرونی و کۆتایی هێنان بە ژیانی، بەڵام تا ئێستا هیچ سکاڵایەک لە هیچ لایەنێک لەلایەن کەسوکاری پزیشکەکەوە تۆمار نەکراوە و لە ئێستادا لێکۆڵینەوە لە چۆنیەتی خۆکوشتنەکەی دەکرێت.